شوێنە خۆشە کوڕم ئەبێ بگەڕێیتەوە ماڵەوە تووشی کێشا بم. نادایکە من بۆ هاتم تاوەکو و نازی دایکایەتی بدەیتێ. تۆ کوڕی من نیت ئەگەر باوکت بزانە لێری ڕێک ئەمان کوژێت. دەمێ بۆنم ناخۆش بێت تاوەکو تۆ بمشوێت. کوڕم واز لەو مۆزۆعانە بێنە. تۆ کوڕی من نیت برسیتە نانت بۆ ئێنم هەرچی ئەڵەی بۆ تەکەم. بەس بڕۆ لێرە با باوکت تووشی کێشەم نەکات. منەمەوێ خۆم فڕێدەم. بۆ؟ تاوەکو شوێنێکە مازاری پێ بگات تۆ بە قوربانم بی. بۆ کەس پێی نەوتووی بە قوربانە بم؟ نە. کوڕم مەگری. وەرە با چین میوە بخۆ. بسکیت بخۆ باشە؟ نا منیز ناخۆم بەس بۆنی تۆم دەوێت. تەخەی دەرگایە. هەستە خۆت بشارەوە هەستە. هەستە. بە مەکوێ خۆت بشارەوە. لێرە بە باشە دەنگلێت. کچم چۆنی دایەتیان؟ بەخێر بیتەوە. سوپەر دێ. کچم بۆ تۆڵێ؟ دەستم دەشۆ؟ دەستە شوێ؟ نان خواردووە؟ ئەرێ وەڵا لە مەکتەب خواردم. باشە. ئەی لەگەڵ دەرزەکان تا چۆنی؟ زۆر باشم. زۆر باشە. دایکە هیچ ئیش نەبوو؟ نا کچم. برسی نابێ بیتە دەرەوە باش ئێستا خواردن بۆ نیتە دەرەوە تەقەتەقیش مەکە. باش. ئێستا خواردن بۆێنە. دەست خۆش دایەجان تخوا دواتر وەرە چیرۆکم بۆ بگێڕەوە. کوڕم ئێستا کاتی چیرۆک نییە لە فەکەت خۆت تەقەتەقیش نەکە و نیتە دەرەوە. باش. کاگرامز چاوەکەم کوڕەکەم بزر کردیا نهات تۆمارێ ئەگەر لە بازاری دیتت خەبەرەکەم بدەی باشە چاوەڕێت دەکەم وەڵا وەختە شێت بم دا لە جانەکەم خواحافیز خواحافیز دەورە برام زانم چت کرد نەدیتەوە؟ وەڵا نەمبیتەوە نا هەرچی ترافیک لایەتە لە دوو گەڕام لە بازارە لە دوو گەڕام بە هیچ نەوعەکە و کوڕە دیار نییە. ئێ کوڕە چ بکەم ئەمش تەلەفۆنم لۆ دنیای کرد لۆ برادەری کرد لۆ پۆلیسی بازارشم کرد ئێستا لۆ پۆلیسی ناوەند دەکەم بزانم ئەوانیش سڵاو پۆلیسی ناوەندا چاوەکەم کوڕەکەم بزر کردیا بە قوربانە ئەگەر شتەکە بوو خەبەر مام دەنێ ناوی ئەنەس هەتا کەریمە باشە مەمنونم ئەو ڕقەمی خۆمە زۆر سوپاس چاوەکەم چاوەڕێمە باشە خواحافیز برامەوە تەلەفۆن و لە پۆلیسیش کرد چ بکەم قوڕی چێندر بەسەری خۆم کەم وەڵی عتا شتەکێ نازانم کو پێ برم چییە؟ دە قسەی بکە خۆ ئەنەس لەگەر من بوو لەگە تۆ بوو؟ لەگەر من بوو چ لێ کرد؟ ئەمن بردمە منتقەت لە ڕاخی بجا گوتم با لەو گەڕەکەی هەندێک ئیشکا لە دەرکاندا پارەی خکاتەوە ینی یعنی لەگە تۆ بوو؟ لەگەر من ئەدی چ لێ کرد کورە؟ پێ بڵێ چ لێ کرد چ؟ گوتم با ئیشکا لە بۆ توم بوو لەوە نەدی بووە؟ چێتە بەسە توش کوڕەکەمان بزنوە دینام لە دوو کرد ئەتوش وەختی چییە دەست دەوێت؟ ئەرێڕم بە حەفلەوە چێ و هەرە قسەکەینی وەختی حەفلێ ئەمە کوڕەکەمان بزر کردیا دنیام لە دوو کرد نەمدیتەوە جا چی بکەم خۆکم کوڕی من نییە کوڕی خۆکەم تەمەشا؟ وڵارۆم دەیخوا حافیز ئەوەش نەکەم عتا وەرە بچینە مەشە دووی بگەڕێن وەرتنی خۆتە دەبینە دووی بگەڕێ ئەرێ دەیتم لە بۆ
دەکە جەنەواتی کوڕم بۆ نەخەوتووی میوەکەت خوارد بەڵێ بەستە خۆ چیرۆکم بۆ بژێڕەوە باشە کوڕم چیرۆکە بۆ گێڕمەوە ئەخ چۆن منت تووشی کێشە کردووە خۆشە تووشی کێشە کردووە ئێستا باوکە کۆڵان بە کۆڵان بە شوێن تا ئەگەڕێت بەخوا بدۆزێتەوە تۆ ئەکوژێت و منیش لە ناو ئەبات دەتخوا دایکە جان چیرۆکم بۆ بژێڕەوە باشە کوڕم ڕاکشێ هەبوو نەبوو کەس لەخوا گەورەتر نەبوو پاشایەک هەبوو کە خەڵکی گوندەکە زۆریان خۆش ئەویست جارێکیان جوتیارێک بە دەرکەوت کە پاشای زۆر خۆش ئەویست و خزمەتی ئەکرد ئەوە چییە؟ بێگەرد بۆ چ دەکەن لێرە منداڵە چێە؟ پیاوەکە یەک دەقا یەک دەقەی چ زوو بێبرەوە چ دەکەن لێرە؟ هاوار مەکە یەواش دە باشە دەی سەیکە ئەو مناڵە دوێنێ هات دەقە یا لە دەرگا ئێ بۆ سوال هاتبوو ئێ ئیتروتی تۆ زۆر لە دایکمە چی گریا هێنامە ژوورەوە بابەوە کێشەیمان نییە منداڵە لۆ هینای تێرە ئەسە کرێ هەستە وازی لێ بێنە دەستت وازی لێ بێنە هەستە وازی لێ بێنە ڕۆلای لێی مەدە وازی لێ بێنە وازی لێ بێنە وازی لێ بێنە ئەی بەنمە دەپەشوارێ تو ڕکرە ڕدەی بڕۆ نەکبینەوە لێرانە چاوە دەردەرم جارشکە بگەڕێوێرە وڵا هەردیمەوە بڕۆ باچینە چی باش لێرە ڕدی بێکەت بەرەدەرێ ئەوە ئاخی زاردەهۆ و چاوە دەدەم جارشکەیشی وا بکەین نازە جارێ کێسی خەتەر دەست لێ دەدەی جارێک منداڵە دەڕستکەری دێینەوە ماڵێ چییە بابە دەستگای خێرخوازیت هەیە چییە تو ئەوە چ قەڵمایە بۆ بەیانە بابە لە داکەت بپرسە دەستگای خێرخوازی دانایە بڕۆ سەرەوە تەداخل مەکە باز دەکات بڕۆ توش خواتونە لە حەز تۆ ماڵی